لەژێر دروشمی تاوانیان فال دشت بەگەلەکەمان دەکەینە هەوێنی یەکڕێزی و سربەخۆی کوردستان مەراسیمی 29مین ساڵیاد یەنفال لە مەزارگەی دێبنەی سەربەناحیی ڕزگاری بەڕێوە چوو. لەم مەراسیمەدا کە ژمارەیەک لە بەرپرسانی باڵای حکومی و حزبی و ئیداری و ژمارەیەکی بەرچاو لە کەسوکاری قوربانیانی ئەنفال و هاوڵاتیانی دەڤەری گەرمیان ئامادەی بوون کارنامەی تایبەت بەم یادە پێشکەش کران لە گرنگترینیان وتاری کەسوکاری قوربانیانی ئەنفال کە ئاڕاستەی دەسەڵاتی حکوومەتی کوردیان کرد بەوەی یاسا سەروەر بێت و بڕیارەکانی دادگای باڵا جێبەجێ بکرێت. دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر ئێوە خۆتان بە پارێزەر و میراثگیری خوێنی شەیدان و ئەنفال کراوان دەزانن بفەرمونون یاسا سەروەر بکەن و بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکان جێبەجێ بکەن تاوەکو کەسوکاری قوربانیانی کەیسەکانی ئەنفال و کیمیاباران و بەرزانیەکان و فەیلیەکانتان لەگەڵدا ئاش بێتەوە. ئێمە لە ئێوە دەپرسین لە کام شۆڕشی ڕزگاری خوازی گەلاندا بووە پاداشتی خاین و خۆفرۆشان کرابێت پشت لە مافەڕەواکانی قوربانیان بکرێت جگە لەم هەرێمە. لەم مەراسیمەدا چەندین کاری شانۆیی و هونەری نمایش کران کە گوزارشت بوون لە خەم و نەهامەتیەکانی قوربانیانی ئەنفال و حەسرەت و چاوەڕوانی کەسوکاریان. هەر یەک لە سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان و وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمی کوردستان وتەی خۆیان پێشکەش کرد بەڵام هیچ لەو وتە و بەڵێنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە کەسوکاری ئەنفالکراوان داوێتی و دەیدات جێی بڕوا و متمانەی ئەوان نین و بڕوایان بەو بەڵێنانە نییە و نەماوە. بەداخەوە داواکاریەکان زۆر بوون بەڵام ئەوانەی کە جێبەجێ کراون بە پەنجەی دەستە ژمێریان ئەوە یادی ئەنفالە 4/4/2017 لە جیاتیەوەی دەسەڵاتی کوردی موچە ژیان بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان دابین بکە ئەچێ موشەکانیان ئەبرێ و درەنگ وەختیان داتێ بۆیە ئەم یادانە چەند یادی تریش بکرێتەوە. ئێمە جگە لە داواکاری زیاتر هیچمان نییە و حکوومەتی جگە لەوەی جێبەجێ ناکەی بێنی. میوانانی ئەم یادەی ئەنفال باس لەوە دەکەن کە حکوومەتی هەرێم پێویستە کاری جدی بکات بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی کەسوکاری ئەنفالکراوان جگەل لە ڕووی مادی دەبێت خەم و ئازارەکانیشیان بڕوێنێتەوە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەمڕۆ لە ساڵیادی 29مین ساڵیادی کارەساتی بەناو ئەنفال بەشداریمان لەم ساڵیادەدا کرد بە هیوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئاور لە کەسوکاری ئەنفالکراوان داتەوە بۆی کەسوکاری ئەنفالکراوان زیاتر بەهۆی کێشەی دەرونی و کۆمەڵایەتیەوە گیرۆدەن هەتاوەکو ئێستاکێ وەکو پێویست حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست ئەو کارەساتە گەورەیان نەبوو کە بەسەر کەسوکار و خانەوادەی ئەنفالکراوانە هاتووە. وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمی کوردستان داوا دەکات ئەو کەسانەی دەستیان لە شەڕاوی ئەنفالدا هەبووە دادگایی بکرێن و دەڵێت ئێمە وەزارەتی مختص نین بەو کارە. من دەڵێم داواکەم دادگایی بکرێن بەڵام من پۆلیسم بیگرم من وەزارەتی مختص نیم بەوە من وەزارەتی کاروباری شەیدانم داکۆکیەکەم لە مافی امتیازەتەکانیان من نووسراوی ڕسمیم ناردووە کە ئەمانە و ئەمری گرتنیان دادگایان بۆ دەرچووە بەڵام جێبەجێ ناکرێ ئەوە ئەنی پەیوەنددارە بێ وڵام نەخێر مەعاش هەموو مانگەیە درێت. ئەگەر چی ساڵانە مەراسیمی یادی ئەنفال ئەنجام دەدرێت و زۆر جاریش لەلایەن بەرپرسانی باڵای حکومی و حزبی هەرێمەوە بەڵێنی جۆر بە جۆر بە کەسوکاری قوربانیانی ئەنفالکراوان دەدرێت بەڵام تاوەکو ئێستا خزمەتکردنی کەسوکاری ئەنفالکراوان لە ئاستی پێویستدا نییە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.